دوای ماوەیەک داپڕان هونەرمەند کانی جارێکی تر بە بەرهەمێکی نوێەوە دێتەوە لای هەوادارانی کە بەرهەمە نوێیەکەی خاتووکانی ئەلبومی ببارەیە کە بڵاوی کاتەوە لە کۆمەڵێک گۆرانی زۆر جوان و تایبەت پێکاتوە لە دوای ناسانی ئەلبومەکەی هونەرمەندکانی ڤیدیۆکلیپی ببارێشی بڵاو کردەوە. ئەم ئێوارەی لە سۆدەی کورسات مەگەزین میوانی ئێمەیە قسە و باس و گفتوگۆ دەکەین لەبارەی ئەم کارە نوێیەوە. سڵاو لێ بە خاتووکانی زۆر بەخێر بێت. سڵاو لە ئێوە هەربژین سپاسانەکەم. سپاس بە ئامادەبوونێت بەخێر بێتەوە بۆ کوردستانی جارێکی تر لە دوای کورداییتڵەوە نەمان بینیتەوە. ڕاستەوە لەشە ساغ بێت تەمەند درێژ بی. باسێک لە ئەلبومەکە بکەین ئەگەر بەگشتی باسێکی بکەین لەسەری و دواتر باس لە ستایڵ و شێوازەکانی بکەین. بەڵێ ئەلبومی ببارێ ماوەی چەند ساڵێکە ڕاستی ئێمە خەریکی ئەم کارین. ماوەیەکی دوور و درێژی خایاندووە بەڵام خۆشبەختانە کۆمەڵێ هەست ئەەکەم کۆمەڵە کاری باشی لێ دروست بوو بێت لە دەبەر هەم پێک هاتووە کە ئەم بەرهەمانە تەواو لە یەکتر جیاوازن چ لە ڕووی موسیقەوە چ لە ڕووی دەربڕینی گۆرانێکەوە چ لە ڕووی تەنانەت لە چەند ئەستۆدیۆیەکی وڵاتانی جیاجیا تۆمار کراوە بەگشتی ئەلبومی ببارەیە وەگوتم لادە گۆرانی تەواو جیاواز پێکات. دەستەکانە خۆش بەر لەوەی قسەی تر بکەین لەسەری بە ڤیدیۆکلیپی ببارێ ببینین هەمومان پێکەوە بایمەش بەشێکی زۆر باش. گۆرانێکی خۆش بە خاتووکانی بەرهەمێکی زۆر جوان و تایبەتە. خۆشەویستی چەند ساڵ بەدەنگیت لەم بەرهەمەیە کۆ کردوتەوە بە بزانم ماوەی چەند ساڵە خەریکی ئەم بەرهەموو ئەم ئەلبومە نوێی. پڕە لە خۆشەویستی توانمەوە بڵێم کارەکان دوێنێ زۆر ئاماژەم بەوەدا کە پڕ لە هەست تا ئەو پەڕی ڕاستگۆیی من لەگەڵ بۆ کارەکەم کارم تیا کردووە. هەڵبەتە بە تەنها گۆرانی نییە کە موسیق ئامادەکراوە کە میکس و ماسترینی ئەم کارە کراوە گروپێکی گەورە لە پشت ئەم کارەوە هەیە بەڕاستی من لێراتوانم ئەمڕۆ وەکو دەنگبێژێک وەکو ئەوەی کە گۆرانەکانم چڕیوە بتوانم قسە لەسەرەوە بکەم. بەڕاستی پڕپڕە لە خۆشەویستی لە پشت هەر گۆرانیەکەوە کە لەناو ئەم ئەلبومەدا هەیە پەیامێک هەیە. ئەوەی گوێتان لێ دەبێ هەستی منە خۆشەویستی منە لەبەرەوە هیوادارم دڵی ئێوە بپێکێ دڵی خۆشەویستان بپێکێ تاوەکو بەڕاستی زۆر حەزەکەم جێ ڕەزامەندیان بێت. باشە هیلاک بوون و ئازێتی دروستکردنی ئەلبومێک لە ئێستاە تا چەند قورسە بۆ هونەرمەندێک. هەڵبەتە هەر کارێک
کە ئەنجامە درێ بە کۆمەڵێک قۆناغات هەیە پەڕێ هەر قۆناغش هیلاکی و ماندووبنی خۆی دەوێت بەڕاستی بەڵام کە ئاوا نەتیجەی کارەکە دەبینیت و کارێکی بەو جۆرە هەستەکەم لە ئاستێکی ستانداردی جیهانیایە تا ئەو پەڕی دڵخۆشە بیت و هەموو ئەو ماندووبوونە و هیلاکی کە پێوە چێشتووە بۆ من یەکسەر لە بیرەکەم بەڕاستی باشە من ئەم گۆرانێم کە جۆ لێ بوو ببارێ ستایلێکی زۆر تایبەت بوو شێوازی وتن و ئەوەت ئەمە ئەم ستایلە یعنی خۆت بە هاوکاری با بڵین ئاوازدانەروهینەکە کردوتە یان خۆت حەزە پێێت یان ستایلێکی جیاوازترە بۆ تۆ من هەمیشە هەوڵە دەم بڕاستی ڕەنگە کارەکانی داهاتووترم زۆر جیاوازتر بێ لە من هەمیشە حەزم بەوەیە کە کاری سبێنم کە ئیکەم هەنگاوێکی تازە بێ بۆ من وەک ئەکسپریمنتێکیش کارەکە بکەم و هەوڵیشێم کە لێوەی فێربووم بەڕاستی من کە لێرە گۆرانی دەڵێم مانای ئەوە نییە کە من ڕاستە من بەهۆی خوێندنی چەنەها ساڵەوە زیان لە 11 ساڵ خوێندنی موسیقەوە خۆم بەوە ئەزانم کە شایانی ئەوم کە بتوانم گۆرانی بڵێم بەڵام چەندێک پرسیارەکەتم بیرتەوە ببوورە ستایلەکەت زۆر تایبەتە ینی شێوازی وتنەکەت بەڵێ ڕاستە بێگومان تێکست زۆر کاریگەریە کاتە سەر ئەوەی کە گۆرانی بێژ بتوانێت چۆن ئەدای ئەم کار بکات چۆن بتوانێت ئەو تێکستە لە ناو ئەم ڕستە مۆسیقایانە جێگە بکاتەوە هەڵبەتە مێلۆدیەکی کارزان نووسیوێتی بە هەمان شێوە موسیقەکەشی ئامادە کردوتەوە بەڵام کارێک بووە کە جێ ڕەزامەندی منیش بوو کە بەڕاستی من حەزم کردو بڵێمەوە لە کاتێکە ئەمە کراوە ئەم مێلۆدیە زیان لە 4 ساڵ پێش ئێستادانراوە بەو پەڕی خۆشەویستیەوە کارەکەمان کردووە و بۆ من وەگوتم ئەکسپریمنتێکە کە هەوڵەکەم و هەمیشە لەوێ فێر دەبم بەڕاستی باسی کارزانە کرد وەکو هاوسەرێک ناڵم بەس وەکو میوزیسیانێک چییە بۆ تۆ؟ بەڕاستی ئەوەی کە کارزان کردێتی بۆ کارەکانی من هەمیشە من دەڵێم کاتێ گۆرانی بێش موسیقێکی باڵای لە پشتەوەیە زۆر کاریگەری ئەکابەوەی کە دەنگی تۆ بباتە پێشەوە بە پێچەوانەشەوە ئەکرێت تەسیر کاریگەری بکات بەڵام موسیقەکانی کارزان بۆ من وای کردووە بەڕاستی ئەوەش بووە لەم پرۆژەیە وامان کردو بە هەماهەنگی ڕاستە کارزان موسیقەکانی نووسیوە بەڵام هەمیشە دیالۆگمان هەبووە بەوەی کە من ئەمێ بەم شێوەیە بێ ئەمێ ئەو ئەحساسە وەرگرم چۆن بتوانم بچمە ئەوێ ئەو دەنگانەی دروست کردووە تەنانەت لە ناو ئەم سێدەیە هەندێ دەنگی ئەلکترۆنیتیایە کە پێم وابێ پێشتر زۆر لە موسیقی کوردیا بەکار نەهاتوە دەنگی ئەلکترۆنیتیایە هەندێ لە گۆرانەکان ساوندێکی بۆ دروست کردووە کە پێشتر لە هیچ جەیەکی ترا بەکار نەهاتووە ئەنی بە پێی خواستی گۆرانێکە ئەو ساوند و ئەو ئینسترومنتانەی کە پێویست بووە بەکاری هێناوە لەبەرەوە موسیقێکی باڵا هەمیشەوا لە گۆرانی بێژەکە کە بتوانێت قوڵتر ببێتەوە لە هەستی خۆی ئەو ئەحساسی ڕاستگۆبوونا باشتر بێنێتە پێشەوە و باشتر بتوانێت ئیشی لەسەر بکات زۆر باشە خاتووکانی لۆکیشنی ناو ڤیدیۆ کلیپە کوێ لەکوێ تۆمار کردووە ڕاستی ئەوە لە ناو ستودیۆیەک تۆمارمان کردووە کاری زۆر زۆری ویست ینی ماندووبوونێکی بەڕاستی زۆری ویست تاوەکو لە ناو ستودیۆیەک بێ هیچ شتێک کە ئیتر ئەو باخچەیە دروستەکەی باخچەیەکی گەورە دروستەکەی زۆر ماندووبوونی ویست خۆشبەختانە ستافێکی گەورەمان لەگەڵا بوو ستافێکی سویدیمان لەگەڵا بوو کارەکان ئەنجام درا و ئیتر لە ماوەی 3 ڕۆژە هەموو کارەکە وەکو با بڵێن ڤیدیۆکردنەکەی تەسویرکردنەکەی ئەنجام درا پاش ئەوە لایەنی کلیپکردن و بەشی ئەخیری کارەکەش بە ئەنیمیشن تەواوە بێ وەک ئەوەی ئەو باخچەیە کە لە بۆشایەکی ئاسمانە بە هەڵواسراوی ماوەتەوە بە تەنیایە ئەو بەشەی زۆر زۆری ویست هەتاوەکو کارەکە بە ئەنجام گەیەنرا با بڵێن بەشی ئەنیمیشنەکەی زۆر زۆری ویست بەڵام خۆشبەختانە ئەوە کە دەبینرێ لە ناو ستودیۆیەکە کراوە کە پێم وایە منە گەر بیبینم ئەڵێم واو ئەو باخچە خەیاڵەیەکی چکە لە باخچەیەکی پێم وایە ئاسایی ناچێت وەک ئەوەی باخچەیەک بێ کە
ئەوە ئینسان نەتوانێت خەوی پێوە ببینێ. زۆر باشە کانی لەگەڵ تێکستی شعریا بینی چۆنە؟ لەگەڵ تێکستەکانی ئەگەر ئەم ئەلبومە بەگشتی چۆن پێخۆشە توانی جوابیت؟ بەڵێ ئەگەر سێری ئەم ئەلبومەکەین تێکستەکان زۆر جیاوازە. ئەمەش لایەنێکی ترەکە ویستومە بەڕاستی وەک ئەکسپریمنتێک شتەکان وەرگرم چۆن تێکستی کارزانی تایە کە کارزان خۆی بە شاعر نازانێت تەنیا کاری موسیقەکە وەک کۆمپۆزەر کاری کردووە بەڵام هەستەکەم بەداخەوە ئێمە نازانم چی پێڵم بەڵام شاعری ئەوەمان نییە کە چۆن بچی پێڵن لیریکمان نییە کە بتوانێت بە تەنیا بە گۆرانی بنووسێت لەبەرەوە زۆر جارووا ئەکاکە هەوڵ بیت خۆت شتێک پێکەوە بنی جا بەداخۆ من ئەو توانام نییە بەڵام کارزان ئەو کاری جێبەجێ کردووە کاکە چیا محەممەد دوودانە لە گۆرانەکان تێکستی ئەوە بەپێی ئەوەی کە بۆ نمونەیەکی لە گۆرانەکان ناوی پیاسەیە بۆ ناوی پیاسەیە من زۆرم حەزە کرد کە یەکی لە گۆرانەکان ناوی پیاسە بچکە پیاسە بەشێکی گەورەیە لە ژیانی من لانی کەم هەفتەی ئەبێ سێشە و بچمە دەرەوە بۆ پیاسە ئەوەی کە بەرمەکەوت لە پیاسەکەیە ئەوەی کە سروشتە ئەوەی کە گۆرانیم هەبوو لە جۆمە ئەوەی کە ئەمتوانی بە ئازادی لەسەر شەقامێکە بسوڕێمەوە گۆرانی بڵێم هەست بە سروش بکەم باوەشی دارێک بکەم ڕێک لەو گۆرانیە ئەتوانن لەگەڵ ما پیاسە بکەن چونکە زۆر پیاسەکانی منە. زۆر باشە خاتووکانی خەڵک تا چۆن پێشوازیان لە بەرهەمەنوێی تۆ کرد؟ لەبەرەوەی کارەکە دوێنێ بڵاو بۆتەوە ئەنە هونەرمەندانی کە ئامادە بوون دوێنێ لەوێت تا چۆن خۆشبەختانە ئەو خۆشەویستانی کە ئامادە بوون خۆشەویستی خۆیان دەربڕی و سپاسیانەکەم کە لەوێ ئامادە بوون بۆ من زۆر زۆر خۆش بوو هەڵبەتەکە لە مەراسیمێکی شایستەدا کارەکە بڵاوەوە زۆر جێی دەستخۆشیە بەڕاستی و کۆمپانیای ئاسیاسیال سپۆنسەری ئەم کاری منی کردووە مەراسیمێکی شایستەی بۆ کرا و ئەو هونەرمەندانە کە لەوێ ئامادە بن بەڕاستی بۆ من زۆر دڵخۆشی کردم. من جارێک لە شوێنێ بووم چەند کەسێکی لێ بۆ جوان لە گۆرانێکی تۆ گرزوو توانین پێی بڵین ئەمە فەیروزی کووردە جامێ پرسیارەوە بکەم هەندێک گۆرانی هونەرمەندانی پێشوو دووتوێتەوە بە ستایڵێکی زۆر تایبەت و جوان نەک لە بەهای ئیشەکەت کەم نەکردوێتەوە بەڵکو ئەتوانم بڵم زۆر بەرەو پێش و بەرزتریشت کردوێتەوە لەم سیدای ئیشت لەسەر هیچ کاملەوانە کردووە ینی گۆرانی کە تێنابێ بیڵێتەوە هەر هەمووی خۆتان بۆ ئاوازوینەکەی کارتان کردووە هەموو ئەو کارانی پێشتر کردومە ڕاستی دیسانەوەی لەمەوە تەواو خۆشەویستی من بووە تایبەت گۆرانی کلاسیکە کوردەکان کە وتوێتەوە ئەوانە ئێمە هەمووان لەگەڵوانەیە گەورە بووین وەکەوەی کە لە بەناو خوێن و دەمارەکانی ئێمەیە هات و چۆبکە لەبەرەوە هەوڵم داوە گوێ لە ئۆرجیناڵەکە بگرم بەڵام هەوڵیشم داوە من بە ئێحساس و بە هەستی خۆم بڵێمەوە دەبێ وەکو ژنێک گۆرانەکان بڵێم لەبەروی کام بەدەنگی ژنێکە لەم کارەشە کە لە دەتراک پێکاتووە یەکێ لەوانە گۆرانی مالابارکن کە گۆرانێکی کلاسیکی کورمانجیە ئەوە وتراوەوە بەڵام بە شێوەیەکی زۆر جیاواز زۆر باش تازەم ئەلبومەشە بڵاو کردوێتەوە بێرم بڵم بەرهەمی ئایندە و چی جار هێشتا لەمە تەواو نەبووم پلان هەر هەیە خەون هەر هەیە هەڵبەتەکە ناوەستێ بەڵام ئەم کارانە پێکەوە گوێ لە بگرین بە هەرگیزە ڕەخنە و پێشنیاری خۆی بنووسێت پلانم هەر هەیە چونکە ئەو خۆشەویستی و ئەو گەرمی کە لە ناو ئینسانایە هەتا ئەو گەرمیە هەبێ ئەبێ پلانی کارکردنیش ناوەستێ دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوونت خانمە هونەرمەندەکانی سپاس بۆ هونەرەکەشە دووبارە بەخێربێی